هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان خوێندکاران ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبنەوە. لە هەولێر خوێندکاران داوا دەکەن هاوشێوەی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بەدەم داواکاریەکانیانەوە بێت. حەزمان لێیە ئەو کەم و کورتیانێک کە لە هەولێر هەیە بە تایبەتی لە بەشە ناوخۆکیانیان لە زانکۆکان بەلانی کەمیان سەرکردەکانی ئێرەش وەکو چاولک بەڕێز جەنابی کاک پاڤێڵ بکەن بۆ چارە سەرکردنی کێشەکان. لە ناو زانکۆ و لە دەروی زانکۆش کێشەی زۆرمان هەیە لە ناو زانکۆدا کێشەی پێداویستەکانی ناو زانکۆمان هەیە و لە دەروی زانکۆش داخلیەکان کێشەی زۆریان هەیە لەبەر ئەوەی هیچ پێداویستێکی سەرتاییشیان نییە و شوێنی مانەوەیان زۆر نەشیاوە و زۆر خوێنکار لێک جوورەمێننەوە. چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان و دابینکردنی پێداویستیەکانی بەشە ناوخۆیەکان و نۆژەنکردنەوەیان هەنگاوێکی گرنگی بەردەوامیدان بوو بە پرۆسەی خوێندن لەلایەن سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی. خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی هەولێریش بە پێویستی دەزانن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان سەرۆکی حزب و کەسایەتیەکان هاوکاریان بکەن. ئێمە خوێنکاران و قوتابیانی هەولێر داوا لە بەڕێزیانەکەن کە وەک چۆن لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجەیە لە پارێزگای سلێمانی هەڵەبجەیە توانی هاوکار و پاڵپشتی سەرجەم خوێنکاران بێ هیواون وایە کە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان هەر بەم شێوە بێت. بەداخۆ تاوەکو ئێستا یەک داخلی نۆژە نەکراوەتە لەولێر، بەڵام لە سلێمانی بینیمان داخلیەکان نۆژەن کراوە کەلوپەل و پێداویستیشان بۆ دابینکردن و یعنی تەواوی پێداویستەکانە بۆ دابینکردن. ئەمە هەر داوامان کرد لەو کاتووە تاوەکو ئەو دقی ئێستاشەکە هەر داوا دەکەن کاکە داخلیەکان نۆژەن بکەنەوە، داخلی شەوکەتی کوڕان نۆژەن بکەنەوە. کۆبوونەوە و گوێگرتن لە داواکاریەکانی خوێندکاران لەلایەن سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی لەلایەن خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی هەولێر بە گرنگ وەسف دەکرێت. بۆ ئەم ساڵی دەستپێکردنی خوێندنیش داوای سەرەکی خوێندکاران لە هەولێر پێدانی دەرماڵە و دابینکردنی بەشە ناوخۆییە بۆیان. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.